پەروەردگار باسی ژینگەی بەهەشتمان بۆ دەکات دەفەرمێ ئەو ژینگەی کە شایستە بێ بە مرۆڤ کە دڵت تێدا ئیستراحەت بێ کە جەستە تێدا سەلامەت بێ پێویستە شوێنێک بێ باخی هەبێ دار و درەختی زۆر بێ سەوزایی زۆر بێ وەعیون کانی و ئاوی زۆر بێ ها بەهار بەچیەوە جوانە بەهار بەوە جوانە کە هەمووی دەشت و دەرسەوزە کە دار و درەختەکان شرۆیان کردۆ گەڵاکان تازە نوێ بوونەوە کە لە هەموو شوێنێکی ئەم خاکە پاکەی کوردستانەوە ئاو لەو خاکە جوانە دێتە دەرەوە چاولێت چ دیمەنێکی ناوازە و جوانی هەیە و مرۆڤ دڵی دەکرێتەوە کە دڵت کرایەوە دەستەشت ئیسراحەت دەکات حەز بە بینینی دیمەن و بینینی دیمەنی بەهار دەکەی بە وشەی بەهار ئینسان گوێیەکانی هەز بە ئاسوودەیی دەکات پەروەردگار دەفەرمێ ژینگەی بەهەشت ئاوایە تۆ لەناو باخ و باخاتێکی یەکجار زۆر دای درەختێک هەیە بۆ سێبەرە هەیە میوەدارە لە ئەنواع میوە کە هەر ناوت نەویستووە هەر بە خەتەرەی دڵیشتدا نەهاتووە بە بێ عەزیەت هەمووی دێتە بەردەستت وەعیون هەر کانیەکت نییە لە هەموویەوە ئاو هەڵدەخڵێ ئەوە ژینگەی بەهەشتە ئودخولوها بیسەلامین ئامینین پەروەردگار فریشتەی تایبەت دەنێرێ پێشوازی لێ دەکەن زۆر بە حورمەتەوە ئەتخەنە بەهەشتەوە ئەڵێن وەرە فەرموو بڕۆ بەهەشتەوە بیسەلام بە ئاشتی بە ڕێز بە حورمەت ئامینین کە چوویتە ژوورەوە دڵنیابە دڵنیابە لە هەموو ئازارێک دڵنیابە لە هەموو ناحەزێک دڵنیابە لە هەموو نەخۆشیەک دڵنیابە لە مردن ئەمانە هیچی لەو دیودەرگای بەهەشتەوە بوونی نەماوە تەواو بوو بۆیە ئەم بیسەلامین ئامینین پێمان دەڵێ مەچۆ سەر هەچ سفرەیەک مەچۆ هیچ ماڵێکەوە کە ئەم دوانەی تێدا نەبێ یەکەم ڕێز و حرمەت و پێشوازی تێدا نەبێ دووەم دڵنیایی تێدا نەبێ قەت نانێک لە شوێنێک مەخۆ کە بێ ڕێزیت بەرامبەر بکرێ کە بە ئەو پەڕی ڕێزەوە خۆڵقن نەکەن ئەبێ موسڵمان شەخسیەتدار بێ هەر لە بەهەشتەوە لە ئاەتەکانی بەهەشتەوە فێرمان دەکا کاتێک ئێمە دەچینە بەهەشتەوە بۆ فەزلی خوای پەروەردگار نەک بەکردەوە خراپەکانی خۆمان و کەم و کورتەکانی خۆمان بەس ئەوەی ئیمانمان هەیە الحەمدوللا کە دڵمان پێی خۆشە فەزلی خوامان هەیە کە بەهەشتمان پێ خەڵات دەکا بەخوا هەموو کار و کردەوەکانی ئێمە وەکو بەس ئەوەیە نرخی کلیلێک بێ ئێستا خانوویەک بایی چەند ملیۆن دۆلار بێ ڤێلایە کۆشکێکی گەورە تۆ بەس 1000 دیناری تەبعەت پێوێ کە بای کلیلەکەیە 10,000 پێ بەس بای کلیلەکەیە ئەکرێ بڵێ ڤێلاکەم کڕیوە نەوەڵە تۆ بەس بای کلیلەکەت پێیە والله کردەوەکانی ئێمە بەس بای کلیلەکەی بەهەشتە بەس دەبێ بای کلیلەکەت پێبێ ئەی ناوەی تری هەمووی فەزلی خوای گەورەیە بەڵام خوا بەو فەزلی خۆیەوە بە حورمەتەوە پێشوازی لێ دەکات لە بەهەشتا دەفەرمێ بیسەلامین ئامینین بە ئەو پەڕی ڕێزەوە فەرموو جەنابەت بڕۆ بەهەشتەوەش جێگاکەتە دڵنیا بە و ئارام بە و مەترسە و هیچ مەترسێکت لەسەر ژیان نەماوە لە ژیانی دنیادا ئیسلامیش پێمان دەڵێ مەچۆ سەر سفرەیەک نان مەخۆ کە بە ئەو پەڕی حرمەتەوە پێشوازی لێ نەکرابێ هەرچی وتی فەرموو قوربان با لە خزمەتاوی مەڵە قوربان بەڵێ بەسەر چاو خۆت مەکە بە میوانی کەسێک فەقیرە نازانێت چۆن خۆت لێ بدزێتەوە 1000 شێر و ڕێوی و عزر دێنێتەوە تۆ حەدڵی میوانی تۆم تازە هاتووم بۆ لای تۆ تخواوە ئەو میوانداریە ئەوە نان خواردنە بە ئەم دنیاشت بەهەشت بێ بۆی بچێ ئەو بەهەشتەی تری دنیاوە بیسەلام بە ڕێزەوە بە پێشوازیەوە ئامینین هەر شوێنە کە دڵنیا نەبووی نانی لێمەخۆ هەر شوێنە کە دڵنیا نەبووی کە سەلامەتی دینت سەلامەتە عەقیدەت سەلامەتە ژیانت سەلامەتە کەرامەتت سەلامەتە حورمەتت سەلامەتە تووشی ناو ناتۆر ناوی مەچۆ ئیسلام حەل لە ئاەتەکانی بەهەشتەوە باسی دنیاشمان بۆ دەکات بە ئەمین بی هەر شوێنە ڕێزی تێدا نەبوو هەر شوێنێ دڵنیایی و سەلامەتی تێدا نەبوو خۆتی لێ پارێزە بەویستی خوای گەورە ژیان ئاوا بەسەر بەرە ئەو سریشت بەهەشتە